ئەلبەتە پەیوەندیەکانی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و کەنەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 ئەو ساڵێک کە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دامەزرا پەیوەندیەکانمان پتە بوون لە نێوانی هەردوولا هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئامانجەکانمان زۆر هاوبەشە، ئامانجی نەتەوەیی، ئامانجی دیموکراسی، ئامانجی نیشتیمانی ئەو ئامانجەکانمان کە سەرڕای ئەو ئامانجانەی کە بۆ داکۆکیکرد لە ئەندامانمان ئەو ئامانجانان دیکەمان هەموو هاوبەشە لە پەیرە و پرۆگرامی هەردوولادا. ئەلبەتە سەبارەت بە ئێمە لە هەموو کۆنگرەکانی گشتی ڕاوێژی کەنەکە بەشداریمان کردووە، چ لە دەرەوەی وڵات چ لە ناوەوە، وەکو یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و وتارمان هەبووە و ئاڵوگۆڕی بیرۆڕامان کردووە لەسەر زۆر بابەت. لەوانە ئەلبەتە سەبارەت بە بەستنی کۆنگرەی نیشتیمانی بەرفراوان، کۆنگرەی نەتەوەیی بەرفراوان کە کاتی خۆی هەنگاوی بۆنرا بەڵام بەداخەوە نەتوانرا ئەو کۆنگرەیە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن، بۆیە بیرۆڕامان ئاڵوگۆڕ کرد ئەوجارە لە سەردانی هاوسەرۆکانی کەنەکە هەروەها ئەندامانی لەگەڵیان بۆ ئەندامانی شاندەکە لەگەڵەوانە وامان هەماهنگ کرد کە ئێمە لە هەردوو لامان لە هەماهەنگی تەواو تا دەبین سەبارەت بە مەسەلەی بەستنی کۆنگرەکە و هیوادارین بتوانین ئەوڵ و تەقەلاکانمان ئامانجەکەی بپێکێ و بتوانێ شتێک بکاتن سەبارەت بە بەستنی ئەو کۆنگرە گەورەیە.